یەکێتی بە هەنگاوێک دەیەوێت دەست پێشخەریەکەی بارزانی بێکاریگەر بکات. گومان لە نووسراوێکی ئاوات شێخ جەناب لەبارەی هەژماری من دەکرێت و بەغدای لێ ئاگادار دەکرێتەوە. بۆ سنووردانان بۆ دیمەشق مەزلوم عەبدی بەرپرسانی باڵای 5 وڵاتی ئەوروپی دەهێنێتە دەنگ. یەکێتی دەیەوێت لە دەست پێشخەریەکی نوێ پێش پارتی بکەوێتەوە دوای ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو پارتی ڕاگەیان لە چوارچێوەی دەست پێشخەری بارزانی سەردانی لایەنەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان دەکەیت، بەڵام ئەمڕۆ شاندی باڵای یەکێتی سەردانی یەکگرتووی ئیسلامی کرد. سەردانەکە دوای ئەوە دێت لا دوایین پامیدا سەرکردایەتی یەکێتی ڕاگەیان بەبێ 50 ناچینە نێو هیچ حکوومەتێک. لە وەڵامیشدا وتەبێژی پارتی ڕاگەیان یەکێتی 23 کورسی هەیە لەسەر ئەم بنەمایەش مامەڵەی لەگەڵ دەکرێت. دوای هەنگاوەکەی ئەمڕۆی بافڵ تاڵەبانی ڕوون نییە پارتی بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی دەست پێشخەری بارزانی یاخود نا. دوای ئەوەی دوێنێ بەواژووی ئاوات شێخ جەناب وەزارەتی دارایی هۆشداریەکی بڵاو کردەوە کە ئەگەر تاوکو 31 هەر فەرمانبەر و موچەخۆرێک خۆی لە پرۆژەی هەژماری من تۆمار نەکردبێت و کارتی بانکەکەی وەرنەگرپێتەوە شایستەی دارایی و موچەکەی لەلایەن حکوومەتی بەغداوە ڕادەگیرێت و نانێردرێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. لەم بارەوە دڵشاد میرانی مامۆسای ناڕازی ڕاگەیان لە ڕێگەی ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانتاری عێراق نووسراوەکەی ئاوات شێخ جەناب دەگەێنینە وەزارەتی دارایی عێراق بۆ زانینی ڕاستی و دروستی ئەم بابەتە. میرانی وتیشی ئەگەر دەرکەوت وەزارەتی دارایی بەناوی وەزارەتی دارایی عێراقەوە قسەی بێبنەمای کردووە ئەوە تووشی لێپرسینەوەی یاسایی توون دەبنەوە. گەشتی دیبلۆماسی وەفدی باڵای بەڕێوەبەرایەتی خۆسەری ڕۆژاوای کوردستان با سەرۆکاتی مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بۆ چەند وڵاتێکی ئەوروپی کۆتایی هات. ئامانجی سەردانەکەیان بۆ کۆکردنەوەی پشتیوانی بووە بۆ ڕۆژاوای کوردستان و تایبەت دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی سووریا و پێدانی کەمترین ماف بە کورد. وەفدەکەی ڕۆژاوای کوردستان لەم گەشتەدا سەردانی وڵاتانی فەڕەنسا، ئەڵمانیا، ئیتالیا و هۆڵندا و بەلژیکایان کرد. لەم چوارچێوەیەشدا لەگەڵ بەرپرسانی باڵای حکومی و پەرلەمانی ئەو وڵاتانەدا کۆبوونەوە. هاوکات بە گوێرەی زانیاریەکان دیمەشق ناڕەزایەتی لەبارەی سەردانەکەی عەبدی دەربڕیوە و ڕایگەیاندووە کە مەزلوم عەبدی هیچ سیفەتێکی فەرمی نییە نابێت لە ئاستی باڵا پێشوازی لێ بکرێت.